کاک حاکم چۆنی؟ سلامت بێ خوا زۆر مەمنوون چاوان. وەڵا باش. کاک حاکم ئەتوو بەرپرسی دۆسیە و پێنج چالاکوانە بووی وەنیە؟ چۆن؟ ئەتوو بەرپرسی دۆسیە و پێنج چالاکوانەی بادینان بووی وەنیە تەحقیقت لەگە کردینە؟ کاتێ ناچی کاکە بەسەوان قەسا بکە شەرم بکەن دەبەستە ئێ باشە پرسیارە لێت دەکەین ئەتوو حاکمنی؟ هاوڕێیان ئەو کاتتان باش. من ئەو کورتە ڤیددیۆ یەک دوو دەقەیەم تەنیا بۆ یەک شتە، ینی یەک ببینن ئەو جەلاد و تەوان ئەو بەرپرسانەی پارتی لە سندیکای ڕۆژنامەنووسان ئەو ڤیددیۆی کەمێک لەمەوبەر بڵاومان کردەوە ئەوە کۆنە چەک ماوەیەک لەمەوبەرە دوو ئەو ئاسایش حاکم مەسعود شنگاڵی کە گەورەترین دادوەرە لە ئاسایشی گشتی دەست سوورە، ینی دەستی ڕەشی پڕ لە تاوانە دەیان ئیمزایکی دیە و ئەوانە بەشەکن لە پرۆسەی وەک چۆن بەعسیەکان دادوەرەکانیان ڕۆژنامەنووسەکانیان ئاسایی ئەمنەکانیان ئەوانەی پارتی وێچێتی شوان کە ئەزیەتی خەڵک دەدەن یەکتیپی هیچ فەرقێنە بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە بۆ پەڕی ڕێز و ئەتەکێتی دیبلۆم ڕۆژنامەنووسی چالاکوانی بواری مەدەنی تەلەفۆنیان لۆ دەکەن و پێیان دەڵێن ئێمە یعنی ئامانج لەوە هاوڕێیان هیچ ئەو تەنیا بۆ ئەوەیە ئەو ناڕزایەتیانە کو لە سوسیال میدیا دەردەبردرێ کو لە سزادە دەیان بینین دەمانێت بیگەینە ناو ماڵەکانیان دەمانێت ئەو پەیامە بەوانە بدەن ئەوەی ئەوانە دەیکەن گەلە خەتەرە یعنی سمعەی خۆیان و خێزانی و بنەماڵەکانیان ئەوە دەبن و دوو بە خەڵکیان بناسیێنی ئەو جەلادانە هاوڕێیان پارتی وێچێتی هەر بیسی کەس نین ئەو تاقمەی سەرێ سەدانی وەکو ئەوانە خوارد وەکو چۆن بەعسەکان دەوائیری ئەمنەکان ڕۆژنامەنووسە ڕووزەر دەکەن هەمان شتن دەبێ ڕسوا بکرێن دەبێ بە خەڵک بناسێنرێت دەبێ ناڕەزایەتەکانمان بگەینە ناو ماڵ و ئاراستەی خۆیانی بکەین ڕوو بە ڕوو پێیان بڵێن ئەوەی ئەنگۆ دەیکەن ناپاچیە تاوانە ئیتر لەو ڕوانگەوە کردومانە بەدە خۆش حاڵیەوە بڕۆن جێ بدەنێ و ئەمن لە پشتەوە زۆر ئاگام لێ بڕوا بکەن هیچ بەرپرسێک ئێستا ناوی تەلەفۆن جواب داتەوە ئەڵڵاگە یەکەکی زۆر زۆر خۆی بیتن ئەوە بەشەکە لە فشار پەیامی ترسگەیاندن و ڕسواکردنیان و پێیان بڵێن ئەگەر ئەنگۆ ئازاری گەنجە تێکۆشەر و ئازادی خوازەکان دەدەن ئێمەش پێمان دەکرێت بۆ مێژوو ڕسواتان بکەن بۆیە ئەو تەلەفۆنانە شێوەیەکە لە فشار لە ڕسواکردن لە ناڕەزایەتی دەربڕینەکانمان ڕوو بەڕوو لەگەڵیان هاڕە ئینسان بۆ بترسێ لەو سەرسەری و مرۆڤ کوژانە دەبێت ڕوو بەڕوو ناڕەزایەتەکانمان پێیان بڵێن ئێوە ناپاکن ئەوەی دەیکەن خیانەتە هەر لەو ڕوانگەەوە بوو ئەو تەلەفۆنانە دەکەین بەردەوامیش دەبین بە هیوام ئێوەش بەردەوام وەک دەبینن ئەو بەرپرسانە زیڕێیان کردێ بڕوا بکە گچکە و گەورەیان زیڕێیان لە تەلەفۆن کردیە من ئەزانم لەبەر ئەوی دەترسن هەر بگرن و باشترین شێوەی لە خەباتە من نەگی خۆمان ئەوانە بڵێ هەر ئەو کوڕی تەلەفۆنی لەو پەرلەمانتارەی پارتی بەهمەند کرد لەسەر نەمانی ئۆکسسیجین چ دەنگدانەوەی چ جوور ئەوەیەکی هەبوو هاوڕیان ئەو خەباتە گرنگە پارتی وێچێتی تەواو دەبی شێوەی خەباتمان بگۆزینەوە لەگەڵ یان بە شێوازی تر خۆ ناکرێ هەر خۆ پیشاندان دەکەس لەوێن دەڕابۆستین و ڕەخنەیان لێ دەگری جواب نیە هەموو دنیا ئەویان دەکاتن جواب نەدەبی ئێمەش میتۆدی خەبات بگۆڕن سەرکەوتن و ڕسواکردنی هەموو ئەو چەتانەی پارتیوێکی دیگە دەستیان سوورە بە خوێنی و دەستیان سوور و ڕەشە بەرامبەر ئەو دەنگە ئازاد و خەڵکە تێکۆشەرانە